لە شاری هەولێر چەندین قوتابخانەی وەرزشیە بۆ پێگەاندنی یاریزانانێکی تیژ لەو قوتابخانەی باداوای وەرزشیە کە ماوەی 1 ساڵە دامەزراوە و چەندین یاریزانی پێگەاندووە. دوو لەو یاریزانانەش یاحیا محەممەد و یارسعیدەکە ناسراون بە میسیەکەی هەولێر و کەرکووک. لە ئێستادا لە زۆربەی وڵاتانی جیهان یانەکان ئەکادیمیای وەرشیان هەیە بۆ پێگەاندنی یاریزانە بچووکەکان و تازە پێگەیشتوەکان، بەڵام لە کوردستان ڕێژەی ئەو یانانە کەمە کە یاریزان پێ بگەێنێت. بۆیە چەند قوتابخانەیەکی وەرشی جێگای ئەو یانانەیان گرتوتەوە بۆ پێگەاندنی یاریزانی کورد. لە شاری هەولێریش چەندین قوتابخانە هەیە بۆ پێگەاندنی یاریزان. یەکێکیش لەو قوتابخانانە قوتابخانەی باداوای وەرشیە کە تێیدا چەند مامۆستایەک هەڵساون بە دامەزراندنی کە ماوەی نزیکەی ساڵێکە ئەو قوتابخانە دامەزراوە. ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پێم ماوەی 6 مانگ لەمەوبەر راپۆرتێکمان لەسەر ئەو قوتابخانە کرد کە ئەو کات 50 یاریزانی لەخۆ گرتبوو و هەروەها بە تێکەڵی مەشقیان دەکرد و هەفتانە تەنها 1 ڕۆژڕاهێنانیان ئەنجام دەدا. بەڵام دوای ئەم راپۆرتە ئەم قوتابخانە لەلایەن یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و مامۆستایەکان گرنگی زیاتری پێدرا و لە ئێستادا 80 یاریزانیان هەیە و ئاستەکانیشیان لێک جیاکراوەتەوە و هەفتانەش 5 ڕۆژ مەشق دەکەن. ئێمە قوتابخانەی باداوای وەرشی لە گەڕەکی باداوان هەفتانە 5 ڕۆژ تەمرین دەکەین لە بۆ 5 گروپمانەیە 5 ڕۆژ تەمرین دەکەن، سێشەم و جمعان ئۆفمانەیە، دووشەمانیش هەفتە 1 ڕۆژیمەیە. یاریزانەکەمان ئێستا تقریبا 80 دەبن، 6 مانگ پێش ئێستا تقریبا 6 بووە بوونە 80 بە مەرحەلەیە، ینی گروپ دامانەیە، گروپی ناشین ئەژبال شەبابمانەیە لە تەمەنی 12 هەتا 18. ئەمە دوو یاریزانمانەیە زۆر باش، نێکیانەوە یار میسی کەرکووکە لەگە یەحیا میسی هەولێرە، ئەوە مستیان زۆر باشە، خاستن لە ناو یاری، ینی هەندێک یاریزان لە ناو تەمرینی باشە، هەندێک ناو تەمرین باش نییە، بەس هەیتمان لە ناو یاری زۆر باشن. لە لای مامۆستاکان ئەوەی زیاتر گرنگی پێ بدەن ئەو ئارەزومەندانەیە کە تەمەنیان 11 بۆ 13 ساڵانن، بەهۆی ئەوەی یاریزان لەو تەمەنە زیاتر پێدەگات و یەکێکیش لەو یاریزانانە یاحیا محەممەدە کە ناسراوە بە میسی هەولێر. ئەو منداڵە تەمەنی 11 ساڵە و لە نێو یاریگە هەست دەکەی یاریزانێکی جیاواز دەبینی. لە هەموو پێوەرەکان ئەو یاریزانە بە میسێکی تەواو دەچێت، تەنها شتێک لێکیان جیا بکاتەوە ئەو منداڵە بە قاچی ڕاستە یاری دەکات و خاوەنی بەهرەیەکی بێوێنێ و ئەگەر بێت و گرنگی زۆری پێ بدرێت ڕەنگە ببێت بە یەکێک لە ئەستێرە درەوشاوەکان. یحیا محەممەد ناسرا بە میسی هەولێر. من زۆر سپاسی مامۆستا حەسەن دەکەم بۆ ئەو پێگەاندنەی هاوڕێکانم. من ڕۆژان لەگەڵ هاوڕەکانم تەم دەکەن، لەگەڵ یاسەعید و ئەحمەد و بیلال وان برادەی زۆر بەڕێزن. منیش زۆر سپاس دایک و باوکم دەکەم بۆ پێگەیان ئەوە بۆ گەورەکردنێمە و زۆر سپاسیان دەکەم. هەفتەی 3 ڕۆژ تەمرین دەکەین، بەڵام من ئەم ڕۆژ دێم 11 ساڵ. جگە لەو یاریزانانەش یارسەعید میسیەکەی کەرکووک ڕۆژانە لەم قوتابخانەیە مەشقەکانی ئەنجام دەدات، بەڵام لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە ئەو یاریزانە گەڕابیەوە شارەکەی خۆی. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. بە هیوای داهاتوێکی گەشتر بۆ سەرجەم وەرزشکارانی لایوانی کوردستان.